کوڕێک حەزی لە کچێکە کچی حەزی لە کوڕێکە کە نایدن پێی پەنا بۆ ئەوە باکەژی کۆتایی بە ژیانی خۆی بێنێ هەر کەسێک خەڵک بکوژێ یا خۆی بکوژێ جەزاکەی بە جەهەنەمە خوا پەنامان با و خوابمان پارێزێ پەناگرن بەخوا خەڵک کوشتن و خۆ کوشتن دوو تاوانی زۆر زۆر گەورن و مرۆڤ ئەبێ لێی بترسێ چونکە خوا هەڕەشەی سەختی داناو بۆ کەسانە هەر کەسێک خەڵک بکوژێ یا خۆی بکوژێ جەزاکەی بە جەهەنەمە خوا پەنامان با و خوابمان پارێزێ من وازانم هەندێکی پەستانی ناو کۆمەلگایە مەسەڵەن حاڵەتی فەقیری نەبوونی جاری وایە کابرا تەنگجێخڵدانە و دەرویەک لە خۆی ناکاتەوە دنیایەکی گەشت ببینێ ئەوانە پەنا بۆ ئەوە بە جاری وایە زەختی باوکو دایک و خێزانە کوڕێک حەزی لە کچێکە کچی حەزی لە کوڕێکە کە نایدن پێی لە کەم یعنی ڕۆشنبیریە پەنا بۆ ئەوە باکەژی کۆتایی بە ژیانی خۆی بێنێ کە ئەوەش هەڵەیە بەڕاستی جاری وایە ئەنواع ئەشکاڵ هۆکار هەیە بۆ ئەوەی کەوا کوشتن و خۆکوشتن زۆر بێت ناو کۆمەلگا لەبەرەوە ئەبێ زانایانی بەڕێزی ئیسلام لە مزگەوتەکانەوە وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی پەروەردە کار لەسەرەوە بکەن ڕۆشنبیری تاک بەرزکەنەوە بۆ هیچ کەسێ پەنا بۆ ئەوانە نەبا ئەکرێ بڕۆ ئەو دەردێت بڵێ خۆی لای کەسێک لای زانایەک لای مەسەڵەن پیاوێکی خێرخواز بدرکێنێ لەوانەیە کێشەکەی بە ئاسانی بۆ بار بکاو پەنا بەوە نەبا تا دنیا بێ بە نەهامەتی بۆی لە دنیا و مەگەر خوش ڕەحمی دەکا بۆ قیامەت ئەو کەسەی خەڵک بوتەیە خۆی کوژێ